Your son has returned. سڵاوازیزانی کەناڵی Kurdglish دووبارە بەخێر بێن بۆ ڤیدیۆیەکی نوێی کەناڵەکە بۆ فێربوونی ئینگلیزی لەگەڵ کریتۆس. ئەمەش بەشی دووەمە و خۆشتان دەزانن کە بەشی یەکەم چەند ڕۆژێک پێش ئێستا بڵاومان کردەوە. ئەوەی نەیبینیوە دەتوانێت سەیری بێش بکات دواتر. ئەمڕۆ قسە و تووڕەبوونەکانی نێوان کریتۆس و زیوس و پاندۆرامانەیە. با بزانین چۆن بامریکی قسە دەکەن و تا ئێمەش فێریان بین و دەممان و مێشکمان لەگەڵیانە ڕابێت. هەموو شتێک لەگەڵ Kurdglish ئاسانە. گەر بەدڵتان بوو لایک بکەن و وەگەر نوێن سەبسکرایبی کەناڵەکە بکەن. با بڕێنە ناو ڤیدیۆکەوە بە تەواوی. I will have my revenge! There it is! I can see it, Kratos. لێکەم دیمەنە پاندۆرامان لەگەڵایە کەواڵێت There it is, I can see it, Kratos. واتە چی؟ There it is واتە ئەوە تا لێرەیە. There it is ئەوە تا لێرەیە. I can see it, Kratos. ئەتوانم بیبینم Kratos. In the darkness, the fires of hope will set us free. In the darkness, the fires of hope will set us free. واتە چی؟ لێرەدا پاندۆرا ئەم قسەیە کە وەکو شیعرێک وایە ئەلێ لە تاریکیدا ئاگرەکانی هیوا ئێمە ئازا دەکەن. ئەمە وەکو شیعرێک وایە وەگوتم کە مەبەستی ئەوەیە خۆی و کریتۆس ناو وەکو دیلوان و ناو نەهامەتی و ئازاران ئەکرێت کەم سندوقی پاندۆرایە کریتۆس بەهێز بکاتەوە ڕزگاریان بکات لەم نەهامەتیە. ئەو مەبەستەکەی پاندۆرا بوو. Pandora, no! You know why I'm here. You brought me here to do this. ببورن کە سەڵتایتڵەکەش کەمێ بچووکە چووکەمەی ڕاستنی یاریەکە خۆیەتی دانەندراوە بووی. بەرحاڵ پاندۆرا لێ You know why I am here. You brought me here to do this. واتە چی؟ You know why I am here. تۆ زانی کە بۆچی من لێرەم. You brought me here. تۆ منت هێنایە ئێرە to do this. بۆ کردنی ئەمە. تۆ زانی کە بۆچی من لێرەم. تۆ منت هێنایە ئێرە بۆ کردنی ئەمە. دیارەوەکو کلیلێک ئەوێ بڕاتە سندوقی پاندۆرا بکاتەوە چکە وابزانم خۆی لە ناوەچێت. I will find another way! I will find another way. واتە ڕێگایەکی ترە دۆزمەوە. ڕێگایەکی ترە دۆزمەوە. I will find another way. No, Kratos. There is no other way. Let me go! No, Kratos. There is no other way. Let me go. نەخێر Kratos. There is no other way. هیچ ڕێگایەکی تر نییە. Let me go. بهێڵە بڕۆم. یان وازم لێ بێنە بڕۆم. No child! I am not a child! دوای ئەوەی کە پاندۆرا وتی هیچ ڕێگایەکی دیکە نییە ڕاستەخۆ کریتۆس وتی No child واتە نەخێر منداڵ. دوای کریتۆزیش پاندۆرا قسێکی کرد وتی I am not a child. I am not a child. من منداڵ نیم. You're hurting me! You're hearing me. You're hearing me. خۆی هێرتە واتە ئازار هێرت بەڵام چۆنە خوێندرێتەوە کاتێک کایەنجی زیاد دەکرێت ئەبێتە hearing. You're hearing me واتە ئازار مەدەی. Kratos, help! Put her down, Zeus! Put her down, Zeus. Put her down, Zeus. Put her down, Zeus واتە ئەو کچە دابنێ Zeus. ئەو دابنێ Zeus. Your obsession with this thing has become somewhat of a nuisance, my son. لێرەدا زیوس دێتە ناو بابەتەکەەوە دەڵێت Your obsession with this thing has become somewhat of a nuisance, my son. واتە خولیای تۆ یان حەزی تۆ بەم شتە کەمێک بۆتە مای بێزاری من یان کەمێک بۆتە مای بێزاری کوڕم. Obsession واتە خولیا واتە حەز. somewhat بە مانای کەمێک دێت. nuisance واتە بێزاری کەواتە بە تەواوی ڕستەکە دەبێتە خولیای تۆ بەم شتە بۆتە کەمێک مای بێزاری من کوڕم. Release the girl, Zeus! Release the girl, Zeus. Release the girl واتە کچەکە ئازادکە کچەکە بەردە Zeus. Release the girl, Zeus. Don't confuse this object, this construction of Hephaestus with your own flesh and blood. Don't confuse this object, this construction of Hephaestus with your own flesh and blood. واتە شێبا شیکاری بۆ بکەین. Don't confuse this object واتە تێکەڵی مەکە ئەم تەنە مەبەستی کچەکەیە کە زۆر سوکایەتی پێکات زیوس بۆی پێڵێت ئەم تەنەیان ئەم شتە تێکەڵ مەکە. This construction of Hephaestus واتە ئەم دروستکراوی هێفاستوسە with your own flesh and blood لەگەڵ گۆشت و خوێنتە. جا لێرە شتێکەیە هێفاستوس
کەسایەتیەکی ناو یاریەکەی و پەیوەندی بە چیرۆکی یاریەکەەوەیە کە چێە دیارە پاندۆرا ئەو کچە دروستکراوی ئەو کەسایەتیەیە جا زیوس ئەڵێت ئەم شتە لەگەڵ گۆشت و خوێنی خۆتا تێکەڵ مەکە ئەم دروستکراوی هێفاستوسە وا بە کریتۆس ئەڵێت. But perhaps you already have, Spartan. Your quest for Pandora, your pathetic attempt for atonement from the family you slaughtered. But perhaps you already have, Spartan. Your quest for Pandora, your pathetic attempt for atonement from the family you slaughtered. واتا چی با شیکاریەکی وردی بکەین. But perhaps you already have, Spartan. Spartan واتا کریتۆس کە جەنگاوەری سپارتایە پێلێ سپارتن. ئەلێ but perhaps you already have واتا لەوانەیە پێش وەختە تۆ کردبێتت واتا تێکەڵی گۆشت و خوێنت کردبێتم کچە. جا دوای والێ your quest for Pandora گەشتەکەت بۆ پاندۆرا. Your pathetic attempt for atonement from the family you slaughtered. واتا چی؟ واتا هەوڵە بێنرخەکەت بۆ سڕینەوەی گوناحەکەت کە بۆ سڕینەوەی گوناحەکەت کە خێزانەکەی خۆت کۆمەڵکوژی کرد. کریتۆس کە خێزانی خۆی کۆمەڵکوژ کردووە. جا زیوس لێرەیە وەکو هێرشێکی دەروونی هێرشەکاتە سەر کریتۆس و پێڵێت تۆ خێزانەکەی خۆتت کۆمەڵکوژ کردووە. جا ئەتەوێت گوناحەکەی خۆت بسڕیتەوە هەوڵی بێنرخە دەیبووی. ئازیزان سپاس کە بینەری تەواوی ڤیدۆکە بوون. هیوادارم سوود لە قسەکانیان وەربگرن بەوەی کە چۆن وشەکان بخوێنەوە و چۆن ڕستەکان دووبارە بکەنەوە و هەروە ئاکسنتان چۆن باش بکەن. لە ڤیدۆی داهاتوو پێتان دەکەمەوە. هەر بۆیە خواتان لەگەڵ تا ڤیدۆی نوێ.